بڕێنە لای تەوەریەکەمیان ڕۆمە لاە لەم فترە زۆر گوێمان لە ئەما بێت لە هەواڵەکانی ئابوووریە ئەوەی کە نرخی ئاڵتون بەرز بووتەوە ئەو گەنجانەی بەنیازن هاوسەرگیری بکەنیتر فەقیرانە دەستیانە لەرزێ هەمیسان فەقیرەڵێن یان نابێت هاوسەرگیریەکە بکەم یان بۆ نمونە بڕەکەی ئەبێ کەمتر بکاتەوە کچیش باشە ئەستەکەم داواکاریان کەمتر بۆتەوە لە چاو ساڵانی ڕابردووە ینی ڕەچاوی ئەوواکەن کە ئاڵتون نرخی بەرزە بە چەند مسخاڵێکی زۆر کەمیش بێ ڕازێ بن بۆ ئەوی کە ئەو پرۆسی هاوسەرگیری ئەنجام بن لە هەمووی گرنگترەوەی خوا بەرەکەت بخاتە ئەو ژیانی هاوسەرگیریە یخوا بەختەوەر بن خۆی زۆر گرنگە تۆ لەگەڵ بارودۆخی ئابووریا هەوڵ بیت کە بڕۆی دووە بکەیت کە زۆر لەودت لەسەر دروست نەبێت تایبەت سەرەتای ژیانە جا بۆیە باسی نرخی ئاڵتونمان کرد بەرزبوونەوەکەی چونکە لە تەوری یەکەمی بەرنامەی ئەمڕۆمانە قساکەین لەسەرەوەی کە بۆ نمونە ئەم گۆڕانکاریانەی بەسەر نرخی ئاڵتون نادێت بەسەر نرخی دراوەکان نادێت ئەمە چۆن کاریگەری دروست ئەکات لەسەر بازار بەتایبەت لە هەرێمی کوردستان لای خۆمان و هەروەها ئێستا ئەم دراوە ئەلکترۆنیانە زۆر هاتوۆتە ئاراوە نیوەی تاکی خۆمان ئەم فترەیە خەریکی پای بوو هەرێدا ئەم چەند ڕۆژە پای نرخەکەی ئەگۆڕێت و سەقامگیرە بێت و ئەمانە ئەم جۆرە لە دراوی ئەلکترۆنی پێما بە زۆربەی تاکی کوردی بەخۆی سەرقاڵ کرد و ئێستا ئەمە جۆرێکێت یەک دنیا جۆری تریە لەسەرەوە قساکن کە بەڕاستی ئەم دراوە ئەلکترۆنیانە چون بڵێن هاوڵاتیەکی زۆر هاتووە پارەی خۆی خستووەتە و بەرهێنان لەم بوارە و بەداخەوە بڕێکی زۆریشان زەرری زۆر گرنگە کە زانیاری و هۆشیاریشمان هەبێ بەڕاستی لەو کاتانەوەکو هاندوای قسەی کەسێک بکەین کەسێک بڵێ ئەم دراوە ئەلکترۆنیانە سوودی زۆرە قازانجی زۆری لە یەکێن ڕەنگە بەبێ بوونی هۆشیاری تۆ دوجار زەرەر و زیانێکی زۆری مادی بکەی بۆیە گرنگە لە هەموو ئەو بارودۆخانەیە تۆ بتوانانی پرس و ڕاوێژ بە کەسانی شارەزا بکەیت بۆ ئەوی ڕوبەڕووی هیچ زەرێک نەبیتەوە جابۆی کە بەڕاستی زەرەر نەکەن بینەرانمان تا ڕادێک ئەمڕۆ لەم تەوەرەی ئەم ڕۆمانە زانیاریتان پێشکەشەکەن هەر بۆیە ڕەنە لە میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕ ژمێریاری و دارایی ئەمڕۆ لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە دکتۆر نەوزاد بەیانی بەڕێزت و هەولێر باش ئەمانێت هەر سەرەتا لەمەوە دەست پێ بکەین کە گەنجانمان لانێ ژمارەیەکیان بەنیازی هاوسەرگیری بن ئەڵێن ئاڵتون ئاوای لێ بەسەر هاتووە نەک تەنیا ئەبێت بڕێکی زۆرتر پارە بین بە ئاڵتونەکە خەرجی ئەم جارە هاوسەرگیریەکەشمان لێگران بووە بەڕێزت چیان پێڵی لە ئێستاە بیکەن گرانتر ئەبێت یان نا چاوەڕێ بکەن لانێ گۆڕانکاری بەسەر نرخەکانە بێت بەیانیت باش بێ دکتۆر بەیانی بەڕێستان و بەیانی بنێرانی خۆشەویست باشتر و هەموو کاتێکتان پڕ لە خۆشی و شادی بێت بابەتەکە بابەتێکی گرنگە و کاریگەری ڕاستە و خۆی لەسەر گەنجان و لەسەر هاوڵاتیان بەگشتی هەیە چونکە کاریگەریەکە تەنها بۆ گەنجان نییە و ڕەنگە خانەوادەی گەنجەکانیش بەدەست ئەم کێشە و گیر و گرفتەوە بناڵێنن بەڵام ئەوەی گرنگە ئێستا گەنجان بە تایبەتی کچان خواست و داخوازی و داواکاریەکانیان تۆزێک نارێم زۆر تۆزێک هاوسەنگ کردووە لەگەر بارودۆخە ئابوووریەکەی ئێستا کە دەگوزەرێ لە ناو گەنجان و لاوان چونکە پێم وایە بەشێک لە کچانی ئێمە ڕەنگە خەون و خولیا و ئاوات و هیواکانی زۆر گەورن ڕەنگە تەنها لە فلیمەکان یا لە زنجیرە دراماکان ئەم جۆرە داخوازی و خواست و دڵخوازە هەبێ کە وەکو خەونێک ئەگەر بۆی جێبەجێ ببی و ئەم زۆر داواکاریەیان زۆر ئەو خەونە گەورانە وا لە مرۆڤ دەکا ڕەشبین بێوە ڕەنگە بە داخوازیەکانی کە لە ژیانی حەقیقیدا بۆی دێتە پێشەوە ڕەنگە بە دڵی نەبێ یا خولیا و ئارەزوەکەی تێر نەکا لەوەی کە ڕەنگە ئەو بیری کردوتەوە لە بابەتێکی تر و بەشێکی تریش کاریگەری لەسەر گەنجانی ئێمەیە بەڕاستی خاستن گەنج و لاوەکانی ئێمە پەنا بۆ وەرگرتنی یا لێسەندنی یا ڕازیکردنی ڕەگەزی بەرامبەرەکەی جا ڕەنگە زۆر جار موجامەلەیان زۆرێک لە خەونێکی گەورە یان دنیایەکی ڕۆمانسی زۆر گەورە کە ڕەنگە نەبەخۆی و نەبە 100 ساڵی تر ئەمە بۆ دابین بکرێ ئەم ژیان و خولیا و داهاتووە جوانە لە بۆ بەرامبەرەکەی وێنا دەکا بەڵام دواتر پێی ئەنجام نادرێ ئەمە کارەساتێکی گەورەیەوە دەبێ ئێمە گەنجان و لاوانی خۆمان وا ڕابێنین کە داخوازیەکانیان یا
داواکاریەکانیان لە ئاستی پێداویستیەکانی ژیانی ئێستا بگوزەرێ و زایدەن گەنجان و لاوانی ئێمە وا بکەین ئەم هەموو خەون و هیوا و ئاواتە بۆ بەرامبەرەکەی دروست نەکا بۆی بەیانی بتوانە ژیانێکی سادە ژیانێکی پڕخۆشگوزەرانی بەسەر ببەن و بەشێکی زۆر تریش هەمووی کۆبکەینەوە ڕێگاکان یان سێکتەرەکان بەرە و دۆخی ئابووری زیاتر هەنگاو دەنێ. کارەساتێکی گەورە لە ئێستا لە چاردەی دوو بینیمان کە ڕەنگە زۆر نیگەرانی کردبووم و لە کەناڵەکانی زۆر ئەم بابەتە وروژێندرا هەر سیارەی گرانبەها و پارەیەکی زۆر لە بۆکسەکان دانرا بە بۆنەی چاردە و دوو ڤالانتاین و ئەمانە ڕەنگە بەشێکی زۆر لە ئافرەتەکان یعنی گلەی لە خێزانەکەی هەبوو بێ لە پیاوەکەی هەبوو بێیان ڕەنگە کچێک گیر و گرفتی بۆ دروست بێ لەگەر خۆشەویستەکەی کە ڕەنگە بەتەمای گواستنەوەی بێ ئەمانە وا دەکا گیر و گرفت و بربەست دەخاتە ژێر داهاتووی گەنجەکانی ئێمە. ڕەنگەم پێم وایە 99.9 ئەو سیارانەی کە ڕازێنرانەوە و دابین کراوەکو دیاری بدرێت بە خۆشەویستەکە یا بە خێزانەکەی پێم وایە دوورە لە ڕاستیەوە کە گەنجان و لاوانی ئێمە بە تایبەت ڕەگەزی مێینە کچان بەم بارودۆخانە هەڵ نەخەڵەتێن. باشە دکتۆر بەڕێستان وەکو سپۆڕێکی ژمێریاری و دارایی باسێکی ئەومان بۆ بکە با بزانین ئەو پێشبینیانەی کە لە ئارایە بە تایبەتر بۆ نرخی ئاڵتون پێمان بڵێ چی لێت بۆ نمونە نرخی ئاڵتون بەرزە بێتەوە دابەزێت بە چه شێوازەکەرۆک و پرسیاری کاوکارم سەحر لێ کردی ئەو گەنجانی کە بەنیازی پرۆسی هاوسەرگیرین ڕەنگە لە ئێستا گرفتیەوان هەبێ بڵێن ئاڵتون زۆر گرانە چاوەڕێکەن بە پێی پێشبینەکان بێ نرخی ئاڵتون دابەزێت بەرزە بێتەوە چی لێ بەسەریێت؟ بەڵێ ئاڵتون معدنێکە کە بەهاکەی بەخۆیەوەیە و هیچ بەدیلێک لە بەرامبەر زێردانیەوە دەبینین هەموو عملەیەکی جیهانی مەعادای دۆلار لە بەرامبەریدا زێردا دەندرێ. ئەمە جۆرێکە لەواتە نرخاندنی خودی کانزاکە و زێر جۆرێک لە هەڵکشانی خشۆکی هەیە کە ڕەنگە ئەم جۆرە بەرزبوونەوە لە نرخە ئەگەر 50 ساڵ بگەڕێنەوە نرخی زێر زۆر کەمترە بە هاوتاکردنی یا هاوسەنگکردنی ژیان و گوزەرانی خەڵک بەرامبەر بە نرخی زێردا. دائیمە نرخی زێر ڕوو لە هەڵکشانە، بەڵام هەڵکشانەکە جۆرێکە لە پەیوەندی بە بارودۆخی سیاسی بە بارودۆخی ئابووری و تەکنەلۆژیا و کەمی دۆزینەوەی زێر، چونکە ئێمە نەیشارینەوە ڕێژەی زێر لە جیهاندا ڕێژەیەکی کەمە کە ڕەنگە ڕێژەی دانیشتوان ئەوەندە زیاد دەکا ئەوەندە بڕی زێر نادۆزرێتەوە و داخوازی و داواکاری و خواستەکانی مرۆڤ ئەوەندە زیاد دەکا پێداویستی ڕەنگە داهاتەکەی هەوڵ لە زیادبوونی داهاتەکەی بکەوە. وڵاتان پێویستیان بە چاپکردنی پارەی زیاترە و بامان شێوە لە بەدیلی ئەم چاپە دەبێ زێردا بندرێت. ئەمانە هەموو کاریگەریان هەیە، بەڵام زۆر جار ڕێژەکانی بەرزبوونەوەی نرخی زێر بەهۆی کاریگەریە سیاسیەکانە، بەهۆی کاریگەریە هەنووکەیەکانە کە گەرماوگەرم کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بەرزبوونەوەی زێر دەبێ. بۆیە پێم وایە وەکو لە سەرەتای بەرنامەکە باستان کرد کە زۆر جوان باسی کەمکردنەوەی داخوازی لەسەر زێر بۆی پرۆسەی هاوسەرگیری هەم خێراتر بێ و هەم پرۆسەیەکی سەرکەوتوو بێ و نەبێتە بربەستێک بۆی گەنجانی ئێمە نەتوانن هاوسەرگیری بکەن. بەڵام لە پێشاندا ئەوەندەی من بە دوواداچوونم کرد بێ گەنجانی ئێمە کاتێک یان کچەکانی ئێمە داوای زێری زۆریان کردوێ بۆ ئەوە بووە کە ئەو کاتە نەیانتوانیە ژیانێکی سربەخۆ لە خانوویەکی سربەخۆدا بەسەر ببەنەوە. زۆربەی هاوسەرگیریەکان مانەوە بوو لە ماڵی کوڕەکە. ئەمە بۆی جۆرێک بوو لە پاڵپشتیکردنی ئەم گەنجە بۆی بتوانن بەیانی کە
دەرچوون لە ماڵەکەیان توانیان لانەیەکی نوێ بۆ خۆیان دروست بکەن بتوانە سوود لەم زێرۆ وەربگرن. بەڵام ئێستا ئەوەی دەگوزارێ گەنجان و ئێمە لاوانی ئێمە ڕەنگە بۆیش ئەم هەمووە تەتەوراتە و هەمووە ستی و هەمووە شوقە و ئەو هەموو خانووی زیاتر دروست دەبێت کە ڕەنگە هەر ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە لە یەکەم ڕۆژی هاوسەرگیریدا پەنا بۆ دروستکردنی خانوویەک یا هەر هیچ نەبێ بەکرێگرتنی خانوویەک شوقەیەک واتە جیابوونەوەی ئەم کوڕ و کچە لە هەردوو خانەوادەدا و بە لە ژیانێکی سەربەخۆدا دەژین. بۆیە زێر نەبێتە بربەستەیەک بۆی نەتوانن پرۆسەی هاوسەرگیری پەک بخەن یا سستی بکەنەوە یان ببتە بارگرانی خانەوادەی کوڕەکەدا. دکتۆر زۆر جار هەر خاتونەکان خۆشیان نەڵێن خۆردا چارین دواتر لەبەر هەندێک کێشەی ئابووری کە بۆرەوەکی خێزانەکەگرێ بیفرۆشین هەر بۆی کەواتەوانە بێت لە سەرەتاوە باڵێن دیاریکردنی بڕێکی زۆری کێشە بۆ گەنجەکە دروست بکاتیان بۆ هەردووک لە گەنجەکە کە بە نیازی هاوسەرگیری. جا دکتۆر نەوزاد ئێستا بابینە سەرەوەی کە لە لای خۆمان هەر وەکو زۆرێکی زۆری با بڵێن وڵاتانی دیکە لە جیهانە ئێستا دراوی ئەلەکترۆنی تاکی ئێمە زۆر سەرقاڵ کردووە بەخۆیەوە. ئەگەر کەسێک بێت لەگەڵ جەنابەت ڕاوێژ بکا بڵێ ئەم دراوانە چۆنن باشن من بچم سەرمایە گوزاری و وەبەرهێنانی تیا بکەم بەڕێزت چی پێڵێ؟ بەڕاستی زۆر لەو دراوە ئەلکترۆنانیا یان ناوێکی ترکە دراوی گریمانەین و ڕێژەی فلاکچوێشنەکانی تەدەبدوبەکانی زۆر خێران و بەشێک لە هاوڵاتیانی ئێمە بە تایبەتی گەنجان ینی حەز و خولیایەکیان بۆ ئەم بازارە ئەلکترۆنی ڕۆیشتووە. بەڵام ئەمە ناکرێن ناوی هەندێک لە ئەم دراوە ئەلکترۆنیانە بینین وەکو نەبێتە ڕیکلامیان نەبێتە بلێدان لەم دراوانەدا. بەڵام بە شێوەیەکی گشتی گەنجانی ئێمە زۆر یا نەچنە عمقی بە بەکارهێنانی ئەم دراوە ئەلکترۆنیانەدا بە ڕێژێکی کەم ئەگەر دەتوانی وەکوە لە ئابووریدا هەموو داهاتەکەت نەخێ سەبەتەیەکەوە یان هەموو هێلکەکان لە یەک سەبەت دانەنێ بەشێک لەو پارەیە کە ڕەنگە لە 120 بی بەکاری بێنی لە دراوی ئەلکترۆنی. بەڵام دەبێ سەرەتا جۆرێک لە ڕاهێنان هەیە کە بە خۆڕاییە و وەهمین بە تایبەتی زۆرێک لە بازارەکانی کە بازاری جیهانین مثلەن بازاری فۆرێکسە بازاری هەندێک دراوی ترە کە دەتوانی بە خۆڕایی بەشداری بکەی و دانانی پارەکان پارەی وەهمین و دواتر قازانجکردنەکانیشی قازانجی وەهمین. بۆیە دەبێ ئینسان کاتێک تێستی خۆی بکە ئایا تا چەند بەرگەی زیانێکی گەورە دەگری و زیانێکی ڕاستە و خۆ دەگری و چەند هەمومان قازانجمان پێ خۆشە ڕەنگە دڵمان پێی خۆشوی. بەڵام بابەتێکی تر هەیە کە ڕەنگە زۆر ترسناکبی بەسەر هاوڵاتیە و خەڵکیی زۆریش زیانی گەورەی بەرکەوتووە لەسەر ئەوەی کە بەشداری بازارێکی دراوی ئەلکترۆنی دەکا. مەسەلەن ئەگەر $1000 لە حسابەکەی بێ جۆرێک لە بابەتێکی گرنگکە پێی دەگوترێکە لە $1000 زیاتر سەحب بکەواتە دروستبوونی متمانەیەک لەلام ئەم بازارە دراوەدا وەکو بازاری فۆرێکس باسمان کرد. مەسەلەن DOL هەیە Degree of Operating Leverage. کاتێک من $1000 هەیە دەتوانم مامەلە بە $10,000 بکەم. بەڵام لە کاتی زیانکردندا لە کاتی زیانکردنە بە تەواوەتی بە یەکجار ئەگەر بگەمە ڕێژەی $1000 زیان ڕاستەوخۆ حسابەکەم سفر دەبێتەوە. من ڕەنگە گەنجانی ئێمە بەشێکی زۆر بەشداری ئەم دراوە ئەلکترۆنیانە دەکەن یا بەشداری ئەم بازارە ئەلکترۆنیانە دەکەن ڕەنگە ئەم ڕێژە ترسناچێ نەزانن. بۆیە جۆرێک لە دافعکردنی یا جۆرێک لە هاندانەکە من $1000 مەبی دەتوانم مامەلە بە $10,000 بکەم. بەڵام بۆیە هەر کاتێک تموحی یا داواکردنی قازانجێکی زۆر دەبێت لە بەرامبەریدا زیانێکی گەورە چاوەڕێمان بکەوە بتوانین بەرگەی ئەم زیانە بگرین. بەشێکی زۆری هاوڵاتیانی ئێمە بەڕاستی ینی باگراوندێکی باشیان لەسەر ئەم بازارانە نییە. بۆیە زێڕی خێزانەکەی وەکو باسمان کرێستا
ماڵوێرانیەک بۆ خانەوادەکەی دروست دەکات یا خانوەکەی یا سیارەکەی بە یەک جار بەشداری ئەم پرۆسەیە دەکاوە دەیەوێ قبزەیەک یاوە گۆڕانکاریەکی خێرا لە ژیانیدا دروست بکات چونکە زۆر جارە گۆڕانکاریە خێرایانە لە ژیاندا کاری ترسناک یان هەڵوەشاندنەوەی خێزانەکەی لێ دروست دەبێت چونکە تۆ بەرگەی ئەم زیانە گەورە بە یەک سانیە ناگری بۆیە دەبێت ڕێژەی بەکارهێنانمان لەم بازارە ئەلکترۆنیانە هەرگیز نەبێ بۆ ماوەی ساڵێک یا بە ڕێژی زۆر کەم پارە بەشدار بین یا لە ڕێگای تێستەوە هەمیەکان تێستی خۆمان بکەین ئایا بزانین تا چەند توانامان لە کارکردنە لەم بازارە دراوە. کاتێ دکتۆر نەوزاد بەپێی وتەکانی بەڕێزت هەتاکو یان خۆمان ئەزمون و زانستی ئەم بوارەمان نەبوو یان ڕاوێژمان لەگەڵ کەسی پسپۆڕانەکە نین ئەم ڕیسکە بکەین کە بۆ نمونە سەرمایە گوزاری بکەن یان کڕین و فرۆشتن بکەن لە دراوە ئەلکترۆنیەکان. ئێستا هەندێک لە هاوڵاتیان هەندێک لەم دراوانیان لا هەیە بۆ نمونە بڕێکیان هەیە نەک ئەو زۆر بەناوبانگەکانیان وەکو بیتکۆین و ئەمانە بەڵام هەندێکی تریان هەیە چون ژماران یەکجار زۆرە لە لای هاوڵاتیان هەیە تا ڕادێک نرخەکەی بەرز بۆتەوە لە ئێستاە قسە هەیە بۆ نمونە ئەڵێن بیفرۆشە بازاڕەکەی گەرمە ئەوەی کە بەڕێزت ئەگەر ڕێنمایی هاوڵاتیان بکەیت ئێستا بیفرۆشن یان دەست ڕاگرن لەوانێ ڕۆژێک لە ڕۆژان ئەمانەش هەر نرخی زۆر بەرز بووەوە. هەرێمی کوردستان و عێراق و زۆربەی وڵاتانی تر چونکە ئەم جۆرە بازارانە بەڕاستی حکوومەتە زلهێزەکان وڵاتە زلهێزەکان ناتوان بە تەواوەتی کۆنتترۆلی ئەم بازارانە بکەن چونکە بەکارهێنانی دراوی ئەلکترۆنی بۆ هەندێک بابەتی تر بەکاردێ ڕەنگە دوور بێ لە هاوڵاتیانی ئێمە بەڵام بەشێکی زۆری بازرگانەکانی مخدرات بەشێک لە قاعیدە و بەشێک لە گروپە چەکدارەکانی تیرۆریستان بەشداری ئەم دراوانە دەکەن بۆی لە ئاسانی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر و لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بە ئاسانی پارەکە تەحویل بکرێ بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکی لەسەر بێ بەبێ ئەوەی هیچ ڕێژەیەک هەمولە بدرێ ئەمە جۆرێکە لە شاردنەوەی گواستنەوەی یا پارەسپیکردنەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر چونکە ئەم بازارانە ئەدرەس و پێویستی نە بە ئەدرەس و پێویستی نە بە حیساب کارت و ناوی شخصەکە و یان وێنەی شخصەکە کەواتە تەنها ئیتیفاقی دوولایەنە و بە حواڵەکردنی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کە ڕەنگە هیچ کامێکمان نازانین بنەو پارەیە بۆ چێ تەحویل دەکەم و ئەو پارەیە لەکوێ بۆ من دێ کەواتە ئەمە جۆرێک لە ترسناچی هەیە و لە وەستانی ئەم سیستەمە ئەلکترۆنیانە هەیە بەشێکی زۆر لەم دراوانە ڕەنگە لەو کاتێ ئێستا ئێمە گفتوگۆی دەکەن لە ناکاو بوەستێک کە ڕەنگە وڵاتێکی زۆر گیر و گرفتی بۆ دروست بووە لەم بابەتەدا. زۆر باشە دکتۆر کاواتە ئێستا پێمان بڵێ ئەگەر کەسێک بڕەپارەیەکی پاشەکەوت کردبێ و هەڵی گرتبێ گونجاوترین ڕێگا لەم کاتی ئێستاە بۆ هەڵگرتنی پارە چ ڕێگایەکە بۆ نمونە کەسەکان پارەکانیان بکەن بە ئاڵتون و داینێن یاخود ئەو بڕەپارێکیانە هەر بە دیناری عێراقی داینێن یاخود بیکەم بە دۆلار چ ڕێگایەک یاخود بەشداری پێ بکەن لەم دراوە ئەلکترۆنیانەیە بەڕێستان وەکو پسپۆڕێک گونجاوترین ڕێگا بۆ هەڵگرتنی پارە بە چ شێوازێک دانن؟ دەست خۆش و زۆر سپاس لە بۆ پرسیارە بەڕاستی پرسیارێکی جەوهەریە. بەشێک لە هاوڵاتیانی ئێمە ناتوانن بزنس بە پارەکانیان بکەن ڕەنگە نەتوانن وە کاتی ئەویان نەبێ بەڵام لە ماڵەوە ڕێژەک یا بڕێک پارەی باشیان هەیە. من دائیمەن ئامۆژگاریم بۆ ئەو خەڵکانەیە کە ناتوانن بازرگانیەک بەو پارەیە بکەن بۆیە و پارەیە تەنها لە ماڵەوە قەچ نەکرێ و کاریگەری لەسەر وڵاتیش دروست نەکا بەڵام پارەکانم دابەش دەکەم بەسەر چەند سەبەتێکدا. زێر گرنگترین کانزایە کە بمەوێ ئەگەر پارەکە هیچ ئیشێکم پێ نەبی نەک ئەمڕۆ زێڕی بکڕم و بەیانی ئیشم بە پارەکە بێ و تەنابی گۆڕمەوە ئەمە زیان دەکەم و کرینی زێر یا لیرە یا قالبی زێر ئەگەر ڕێژەی پارەکەمان زۆر بوو کە ئەمە وا دەکا متمانەیەکی زۆر بۆ خۆت دروست بکەیت چونکە لە دەستدانی بەهای زێر بە هیچ شێوەیەک لە ئارادا نییە بەڵام هەڵگرتنی هەر بڕەپارەیەکی تر مەسەلەن دینار و دۆلار سەقامگیریەکی بەهێزتری هەیە و دیناری عێراقیش ئێشتا بەهاکەی تقریبەن باشە و پاڵپشتێکی زۆر دەکرێت
لەلایەن بانقی مرکزی عراقیەوە. بەڵام ئەگەر من بم پارەکانم ئەگەر کارم پێی نەبێ ینی ڕۆژانە پارەکانم دابەش دەکەم بەسەر چەند سێکتەرێکدا بەشێکی کەم لە دراوە ئەلکترۆنیەکان بەکاردێنم و زێر کە بە دەرەجە یەک بە شێوەی قالب یا بە شێوەی لیرە دەیکڕم، چونکە ڕێژەی هەڵکشان یا بەرزبوونەوەی نرخی زێر ڕێژەیەکی خشۆکی هەیە بە بەردەوامی ڕوو لە بەرزبوونەوەیە. دینار و دۆلار کە هەردووچیان گۆڕانکاریان بەسەر بەهاکانیان دەدێت لە بەرزبوونەوەی هەر کامێک لەوانە بەپەلا لە قازانجێکی کەم وەکو برەی متمانە بەخۆم دەکەم کە بچم بەم ڕێژە قازانجە بیگۆڕمەوەەوە چاوەڕێ بکەم لە نزمبوونەوەیدا دووبارە بیکردمەوە، کەواتە داهاتێکی کەم و ڕەنگە زۆر جار داهاتێکی زۆریش دروست بێت لە بەرزبوونەوەیەکی خێرادا. ئەمە داهاتێکی حەلال، داهاتێکی بەبێ ئەوەی ماندی ببم بۆ خۆم دروست دەکەم بۆ پارەی کە لە مادەوە هەمە، بەڵام بە یەک پاکێژ لە یەک بابەتدا پارەکانم هەرگرم ڕەنگە تووشی زیان بم و ڕەنگە قازانج نەکەم، بەڵام لە زێر زیانم کرد ڕەنگە لە دۆلار قازانج بکەم، لە دۆلار زیان دەکەم ڕەنگە لە دراوە ئەلکترۆنیەکە قازانج دەکەم. بۆیە ڕێژەیەکی زۆر کەم ئەگەر لە سەتا دەی لە دراوی ئەلکترۆنی بەکاردێنم، لە سەتا هەفتای لە زێر بەکاردێنم و لە سەتا بیستەکەی تر دابەش دەکەم بەسەر دۆلار و دیناردا. بۆیە هاوڵاتیان خەڵکێکی زۆری ئێمە هەیە ڕەنگە پارەیەکی زۆری لە ماڵەوە قەتس کردبێ کە ئەمە نە هیچ جوولەیەکی دارایی پێ دروست دەکرێت و نە هیچ داهاتێکی پێشکەش دەکات. بۆیە ئامۆژگاریم بۆ ئەو هاوڵاتیە و خۆشەویستانە هەیە لەم ڕێگایەدا بزنسەکانیان بەکاربینن و جۆرێک بەشێک لە داهات بۆ خۆیان و بۆ خانەوادەکەیان. دکتۆر نەوزاد، جەنابەت باسی بیزنەست کرد. ئەگەر کەسێک بێوێت بەم پارێکایەتی کەسب و کارێ بکە، بازرگانی پێ بکە، ئەوەی کە بەڕێزت بە دوواداچوونت بۆ کردو ئەو داتانەی کە بینیوتە هەرێ لە هەرێمی کوردستان بۆ کەسب و کار ئێستا کامێک لە ئیشەکان لەوانەیە باشتر بێت، ریسکی کەمتر بێت بۆی کە تۆ لە بوارە پارەکەت وەگەر بخەیت وە ئیش و کارێک دەست پێ بکەیت؟ بەڵێ بازرگانی زۆر هەیە و گەنجان و لاوانی ئێمە ڕەنگە تواناکانیان زۆر بەهێز بێ و بیرۆکەی زۆر جوانیان هەبێ، بەڵام زۆر جار لایەنە داراییەکە ئەو لایەنە ئابوووریەکە ڕێگرە بۆی بتوانێت لەسەر پێکانی خۆی بوەستێ. بەڵام ئەوەی ئێستا لە هەموو دنیا زۆر خێرایە و زۆر بەهێزە بابەتی خواردنگەیە، چونکە ئێمە بەڕاستی دەبینین گەنجان و لاوانی ئێمە بە تایبەتی عێراق و وەرێمی کوردستان و شەرقل ئەوسەد زۆر گرنگی بە خواردنی دەرەوە دەداوە. خواردنە خێراکان ڕەنگە لە ڕووی تەندروستیەوە باشش نەبێ، بەڵام وان لێ ڕاهاتووی زیاتر پەنا بۆ کڕینی یا دابینکردنی خواردن لە دەرەوە. ئەمە بزنسێکی زۆر خێرایە، بەڵام زیانی گەورەش لە بزنسی خواردنگە و بەشێک لەم سێکتەرانە زیانی گەورە لە ئارادایە، بەڵام قازانجەکانیان قازانجێکی نەبراوێن و قازانجێکی خێران ببینین بەشێکی زۆر لە بازرگانەکانی ئێمە پەنا بۆ کردنەوەی خواردنگەیەک دەبن، چونکە لە هەموو بارودۆخێکدا هاوڵاتیان گرنگی بە خواردن دەدەن و خصوصەن بەڕاستی ئێمە هەردوای نانخواردنیش خەڵکی ئێمە هەر هیچ نەبێ دەرێ با بچم لە فەیەک لە فلان شوێن بخۆم یا شیشێک کەباب لە فلان مەطعەم بەڕاستی بەناوبانگاوە. زۆر جار ئەم بەکارهێنانی و دەستەواژەیە جۆرێک لە کاریگەریە لە ڕیکلام و لە دیعایەکان هەیە و بۆیە بازرگانانی گەورە زۆر جار من باس لەوە دەکەم ئەگەر $1000 هەبوو $900 لە ڕیکلام سەرف بکات تەنها $100 لە بازرگانیەکەت سەرف بکات، چونکە لایەنە ڕاکێشانی هەست و نەستی هاوڵاتیان بەلای خۆتداوە. زۆر جار ئێمە هەمومان سۆشیال میدیا بەکاردێنین لە کاتێکدا ڕەنگە وەختی ژەمەکە بەسەر چووەیان لە درەنگانی شەوە پیتزایەک یان جۆرێک لەو خواردنانە یا لە شیرنەمەنیەک دێتە بەرچاومان ڕاستەوخۆ ئارەزوومان بۆ کڕینی ئەم
خواردنە دەبێ و داواکاری دەکەین و ئێستا دەبینین کۆمپانیای دلیڤەری ڕوو لە زیاد بوونە کە ئەمە هیچ زیانێک ناکا و قازانجێکی زۆرە بەڵام پێویستی بە ئیدارەدانێکی چاکە و خەڵکێکی دڵسۆز و گەنج و لاوێکی زۆر لەم ڕێگایە دەتوانن بزنسی گەورە ئەنجام بدەن و دەتوانن خۆیان و خانەوادەکەیان و بەشێک لە هاوڕێ و دۆستەکانی دەرچوو زانکۆ پەیمانگاکانی کە لەگەڵ خۆیان بوونێ ڕەنگە هاوڕێکانی ڕەنگە کەسوکاری بتوانی لەم بزنسدا کارێکی بۆ جێبەجێ بکەوە داهاتێکی مانگانەی بەردەوامی هەبێت. زۆر باشە دەست خۆش بە دکتۆر وەکو کۆتا پرسیاری من ئەمە باسێکی ئەومان بۆ بکەی وەکو خۆ دووتت ئەو کەسانەی کە بڕەپارەیەکیان پاشەکەوت کردووە لە ماڵەکانیانە بە یەک بابەتەوە نەیگرن بۆ منە پارەکانیان دابشکەم بۆ چەند شتێک لەو چەند شتەیە یەکێک لەوانە باس لەوە کردوتت ئەتوانن لە سایەدەی بۆ من لە دراوە ئەلکترۆنیەکانە کاری پێوە بکەن و مامەڵی پێوە بکەن چەندە گرنگە ئەو لە سایەدەی کە بۆ ئەو کەسە دایناوە بۆ دراوە ئەلکترۆنیەکان بتوانێت پرس و ڕاوێژ بە کەسانی شارەزا بکات لەو کاتانەشا ئەگەر چی ڕەنگە هاوڕەیەکی هەبێ ساڵانێکی زۆرە بەشداری ئەم دراوە ئەلکترۆنیانەی کردو و ئێستا قازانجێکی زۆری کرد بێ ئێمە لەوە نەڕوانین بڵین با ئێمە ژۆک و هاوڕێکەمان بڕەپارەیەکی زۆری تێ بکەین و دوجار قازانجێکی زۆرەکەین پرسەکەی من ئەوەیە چەندە گرنگە بە بڕێکی کەم بەشداری بکەین لەگەڵ ئەوەشا پرس و ڕاوێژ بە کەسانی پسپۆر و شارەزا بکەین لەم نێوەندە بۆی دوجار ڕوبەڕووی هیچ زەرەر و زیانێک نەبینەوە لەم نێوەندەیە. بەڵێ وەکو باسمان کردیانی ڕێژەیەکی کەم دەبێت بۆ بازارە ئەلکترۆنیەکان بەکاربێنین کە ئەمە بۆتە ئەمرێکی واقع بەڕاستی و لە ناو گەنجان و لاوانی ئێمە لە ناو قوتابیان و خوێندکاران و فێرخوازانی ئێستا باوە بەڕاستی خەریکن و زۆر جار دەبینین کاتەکانیان زیاتر لە بازارە دراویە ئەلکترۆنیەکان و بازارە ئەلکترۆنیەکاندا خەرز دەکەن کە ئەمە ڕەنگە شارەزایەکی زۆر پەیدا دەکەن و زانیاریەکی زۆر لەسەر ئەم دراوە ئەلکترۆنیانە پەیدا دەکەن بەڵام بەڕاوێژ لەگەر خەڵکی پسپۆر لەگەر خەڵکی شارەزا ولا کەمکردنەوەی تموحی ینی دڵخوازە گەورەکە یا خواستە گەورەکەیان ئەو تموحە زۆرە لە قازانجێکی زۆر لە دراوە ئەلکترۆنیەکان کارەساتی گەورە دروست دەکات ڕەنگە لە یەک دەقەدا هەموو داهاتەکە لە دەست بدەیوە چەند ڕێژەی ترسناچیەکە بۆ قازان چەند ڕێژە زیاد بکەی ئەوەندە ڕێژەی ترسناچیەکە لەسەر لە دەستدانی داهاتەکەت زیاد دەبێ واتە ڕێژەی قازانج پەیوەندە بە ڕێژەی ترسناچی واتە دەستەواژەیەکی پێچەوانە نین هەردووچیان کاریگەریان بەیەکەوە هەیە لە زۆری تموح زیادی ترسناچی زیادی خەسارە زیان بەردەکەوێت بۆیە دراوە ئەلکترۆنیەکان لە بەرزبوونەوەیەکی هەر ڕێژێکی قازانجی کەمدا دەبێ ئێمە ڕەزامەند بین و ئاڵوگۆڕەکە ئەنجام بدەین بۆی ئەم ڕێژە قازانجەیەکلا بکەینەوە بەشێکی زۆر لە هاوڵاتیان یعنی پرسوڕا بە من دەکا بۆی لەگەری ئەم بابەتە تاوتوێ بکەم زۆر جار دەڵێم ئەو پارەی کە قازانج دەکەی جیا بکەوە لەو پارەی سەرمایە تایبەتەی خۆت کە وەکو ڕەسمالێ خستن بازارەوە سەحبی پارەکەی خۆت ئەوە جار لە هەموو خصوصەن لەو دراوە ئەلکترۆنیانی کە تازە دێنە بازارەوە ئەمە زۆرێک لە بەردەوامی هەیە بەڵام بازارە بەشێک لە هەمویان نا بەڵام بەشێک لە دراوە ئەلکترۆنیەکان بەشێک لە بازارە ئەلکترۆنیەکان ڕەنگە لە کاتی داخستنی یا لە کاتی نەمانی زیانی گەورە بە زۆربەی هاوڵاتیەکان بگەێنێت بەڵام لە 102 لە 105 لە 110 هاوڵاتی قازانجێکی زۆر دەکات ئەمە زۆرێکە لە فریودانی هەندێک لە هاوڵاتیانی دەوروبەری ئەم خەڵکەکە لە ماوەیەکی زۆر کووردا بۆتە خاوەنی ڤێلا و خانی و سیارەی چاک و ئەمە قازانجێکی حەقیقیە بەڵام دانەخۆرەکردنە و جۆرێکە لە فریودانی دەوروبەری ئەم شەخصانە زۆر جار دەبینین کەسێکی بە ناوبانگ یا هونەرمەند تێوە دەگلێنە ئەم بابەتە خۆشگوزەرانیەکی گەورە ڕووی تێدەکا و سەروەت و سامانەکەی وای لێ دەکات نیشانی خەڵک بداوە خەڵکیی زۆر بەرەو ئەو ئاراستە کارکردنە هەنگاو دەنێ بەڵام زۆربەی زۆری خەڵکەکە زیان دەکاوە بەشێکی زۆر کەم لە داهاتی ئەو زۆرە خەڵکە زۆرە دەچێتە گیرفانی چەند کەسێکی و بەشێکی
زۆرتریش واتە 120 لە قازانجەکە دەسێتە جیرفانی ئەم چەند شخصە و 180 بۆ کۆمپانیاکە دەگەڕێتەوە کە ڕەنگە بە ناوێکی تر بەیانی یا ساڵێکی تر بە ناوێکی تر یا بە دیزاینێکی تر دێتە بازارەوە دووبارە قازانج لە خەڵکێکی زۆر دەکا وەک خەڵکێکی زۆر کەمی ڕێژەیی لەم بابەتەدا قازانج دەکەن و خەڵکێکی زۆر زیانی گەورەی بەردەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر نۆزات هەمەوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕی ژمێریاری و دارایی سپاس بۆ ئەوەی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تاوی زانیاریەکانت. دەستخۆش. زۆر سپاس بۆ بەش.